بێت مامۆستا بەیانی باش سپاس دەکەین بە شێوەیەکی گشتی قسە بکەین سەرەتا تا چەند لە هەرێمی کوردستان ئەوەی کە پێ دەوترێت ئازادی نووسین ئازادی بۆ نووسەر هەیە لە ڕاستیە بڵین هەر هیچ نییە نەخێر بەڵام پەیوەندی بە بارودۆخی نووسینەکە و پەیوەندی بە شێوازی مامەڵەکردنی دەسەڵات و چۆکو دەسەڵاتی سیاسی چۆکو دەسەڵاتی حیزبی و کۆمەڵایەتیش تەنانەت یانی و کۆتەرەتی کۆمەڵایەتی پەیوەندی بە بەرکەوتنیەوە هەیە لەگەڵ ئەو ئازادیە بە شێوەیەکی گشتی بەڕاستی ئازادی لە دنیاە ئێستا لە ئەزمەیەکی گەورایە لە هەموو دنیا بەڕاستی لەبەرچی لەبەرەوەی کە بەهۆی گلۆبەلایزیشن بەهۆی با بڵێن جیهانگیریەوە جۆرێک لە ئاوێتەبوون و تێکەڵاوی لە نێوان دنیا جیاوازەکانە دروست بووە جۆرێک لە بەرکەوتنی ڕاستەوخۆ لە نێوان ئەماوێتە بوونە بە خراپ شکاوەتەوە بۆ پرسی ئازادیمان بە خراپ شکاوەتەوە ئێمە نووسەری کۆمەڵە بواری تایبەتمان هەیە لە ئەڵمانیا شابە دزیەوە ئەژین و لەژێر چاودێری پۆلیسان و ناتوانن بە ئازادی بسۆڕێنەوە لەبەرەوەی کە کتێبێکیان لەبارەی بابەتێکی هەستیارەوە نووسیوە کە بابەتەکە ڕەنگە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەبێت پەیوەندی بە ئاینێکی دیاریکراوە هەبێت بەڵام بەگشتی لە هەرێمی کوردستان ئێمە هەم لە ڕاستیە کێشەی ئازادی نووسین کێشەیەکی کۆمەڵایەتیە تا ئەندازەیەک و کێشەیەکی سیاسیە و تا ڕادەیە کێشەیەکی ئاینیشە چۆن مەبەستی کێشێکی کۆمەڵایەتیە ئەوەی کە زیاتر باز دەکرێت دەوتێت کە باسی فشارەکان بەسەر نووسین دەکرێت زیاتر دەوترێت فشارەکان سیاسی نیان بێگومان فشاری سیاسی هەن و فشارەکان بە شێوەی سیاسی تعبیر لە خۆیانەکەن بەڵام لە بنەڕەتە ئێمە کۆمەلگایەکمان هەیە کە قدرەتی ئیستیعابکردنی ئازادی ڕادەربڕین و ئازادی نووسینی نییە ئەوەش ڕەنگی داوەتەوە لە دۆخەسلەکایە سیاسیەکەیە بە شێوەیەک لە شێوەکان ڕاستە زۆر جار دەسەڵاتی سیاسی یا حیزبە سیاسیەکان سەرکوتکردنی بیرروڕای ئازاد بۆ ئەوان ڕاستە و خۆ پەیوەندی بە مەرامی سیاسیانەوە هەیە بەڵام زۆر جار سوود لەو دۆخە کۆمەڵایەتیش وەرەگرن کە خۆی قدرەتی ئازادی ڕادەربڕین و قدرەتی تەحملکردنی ئازادی نووسینی نییە ڕاستیە بنەڕەتی هەموو سانسۆرە و کێشەکان کۆمەڵایەتی بە تەسەوری من دوجار لە شێوازی ئاینیا بە شێوەیەکی تۆختر ڕەنگەداتەوە دوجار لە شێوەی سیاسیشە قسەکەن باس کرد کە کۆمەڵاتی و سیاسی ئاینەیەکە بوو یعنی لەوێش مەمەستان لەوەیە کە ئێرە وڵاتێکی ئیسلامیە ڕێگەنایەن مثلەن نووسری ئەلمانی نووسنێکی خۆی بە ئازادانە یان ڕای خۆی بە ئازادانە دەربڕێ بنووسێ یان ئەلمانیەکە زۆر تۆخی کردووە کێشە دروستە بێت لەبەر ئەوە ڕێگە نادرێت یان خەڵکیەکە قبول ناکە عەقڵیەتەکە قبول ناکە مەسەلە چییە؟ بێگومان ئاین خۆی سانسۆر لەسەر کۆمەڵێک چالاکی ئینسانی دائنێت کە یەکێک لەو چالاکیانەوە دیارترینیان دەتوانم بڵێم چالاکی ئازادی ڕادەربڕین و ئازادی بیرروڕا و ئازادی باوەڕهێنان و ئازادی دوجار ئازادی نووسینە بە درێژایی مێژووی ئاینەکان ئێمە لەگەڵ ئازادی نووسین و ئازادی ڕادەربڕینا کێشەمان هەبووە دوجار ئیسلامی سیاسی ئەم کێشەی زەقتر و با بڵین تۆختر کردوێتەوە و کۆمەڵێک سنتەری یاخود با بڵێم حیزبی ئاینی و داموزراوی ئاینیشمان هەیە لە ڕاستیە کە لە ڕێگەی فشارهێنانەوە بۆ ئازادی نووسین ئەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو فەزا گشتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە داگیری بکەن بە بەوازحی بینین کاتێک نووسەرێک بیرروڕای ئازادی خۆی لەباری بابەتێکەوە خاتە ڕوبەڕووی تەشیرە بێتەوە ڕوبەڕووی هەڕەشا بێتەوە ڕوبەڕووی تەنانەت ترۆر و تەقەلێکردن و کوشتنی جەستەییە بێتەوە شتێک نییە کە تەسەورەکەم پێویستی بە بڵێ ئەوەی کە هەیە کەواتە لە هەرێمی کوردستان ئەوەی لە قسەکانی تو تێگەشت بم تا چەند ینی ئەوەی کە هەیە کە ڕێگر بێ لە بەردەم ئازادی نووسین و ئازادی نووسەر ئاینە یاخود سیاست بێگومان زیاتر ئاینە زیاتر وشیاری کۆمەڵایەتیە بەڵام سیاست سواری پشتی ئەم ناوشیاریە و سواری پشتی ئەم جەختە ئاینیە بووە سوئیسفادەی لێکات و دوجار ئەو فەزایی کە ئاین و تێگەشتنی وشیاری کۆمەڵایەتی ئێمە دروستی کردووە سیاسەتیش لە ناویان مەلاکات بووە بە شتێکی ئاسایی و نۆرمال ئەگەر کەسێک لەسەر ئازادی بیرروڕا لەسەر ئازادی نووسین سزا بدرێ لە ماڵەکەی خۆی دەربکرێت ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی بێتەوە بۆکو نەریتی کۆمەڵایەتی لێ هاتووە لە ناو کۆمەڵگاکانی ڕۆژهەڵات هاتوانم بڵێم بەگشتی باش سیاست زیاتر ڕێگریەکە یان سیاسیەکان
بێگومان سیاست دوجار لە ڕێگەی سیاستەوە سیاسیەکان ئێمە سیاستی خراپمان هەیە سیاستی باشیشمان هەیە و سیاسیەکان ئەو کردەوەی کە سیاسیەکانی کەن دوجار ئێمە پێڵێن سیاست لە هەرێمی کوردستان ئەو سیاستی کە لە هەرێمی کوردستان ئەکرێت و پەیڕەو ئەکرێت ئەو دەسەڵاتە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە چ لە شێوەی دەسەڵاتی سیاسیە کە ئێستا لە ئەزمەیەکی قوڵایە چ لە شێوەی دەسەڵاتی حیزبیە و ئەوانەی کە ئەکتیڤیست و چالاکەوانی سیاسین ئەمانە لەگەڵ ئازادی بیرروڕایە کێشەیان هەیە لەگەڵ ئازادی نووسینە کێشەیان هەیە و چی پێیان کرابێ لە ڕاستیە بۆ سەرکوتکردنی نایارەکانی خۆیان کردویانە کەواتە حزب ئەتوانم بڵم لە هەرێمی کوردستانە لەناو لانگرانی خۆیان عقلێتێکی دروست کردووە یان وا پەروەردەکراون کە کەسێک لە دژی ئەوان یان نووسەرێک بەڕ ئازادانە ڕای خۆی بنووسێت ئەو وا هەستەکەن لە دژی ئەوانە و ئیتر گومانیتیان لە جیاتی بەرباران یە قسەوارانێ گومانیتیانە لەبەرەوەی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەگشتی و حیزبە سیاسیەکان بە شێوەیەکی گشتیش با بڵێن هەڵگری ئایدۆلۆژیا و بیرروباوەڕێکی دیاریکراون کە دەستبردن بۆ ئایدۆلۆژیایە وەکو دەستبردن بۆ پیرۆزی ئاینی کەسێکی بڕوادار کەسێکی ئایندار وایە لێرەوە هەرچی پێیان بکرێ بۆ سەرکوتکردنی ئەوانەی کە نەیاری خۆیانن و بە جیاواز بیرەکەنەوە ئەیکەن کردوشیانە لە ڕاستیە بەڵام هەندێک جار ینی بابەتێکە هەندێک جار نووسەرانی تۆندبار دەکەن بۆی کە ینی هەندێک سنوور هەیە دەیبەزێن بۆ نمونە ئەوان کە تۆ باس لەوەگر کە ڕەنگە ڕێگری ئاینیەکە زیاتر بێت لە کوردستان بەتایبەت لە هەرێمی کوردستان ئەوان هەندێک جار نووسران بۆ تۆندبار دەکەن کە ڕەچاوی مەشاعری خەڵ ناکەن بەتایبەت مەشاعرە دینیەکە هەندێک جار کەسانی دیندار بریندارە بن بۆ قسانی بە بڵاوکراوە نووسانی کە هەندێک لە نووسەران بڵاوی دەکەنەوە خۆی ئەگەر بەڕاستی بەڕوونی قسە لەسەر کێشەکە بکەین هەموو کۆمەلگایەک پێویستی بە تەمرینکردنە پێویستی بە ڕاهاتنە لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر یەکتری قبوڵکردن و وەزیفەی بنەڕەتی دەسەڵاتی سیاسی بریتە لەوەی کە چۆن ئیدارەی ئەو ململانەی ئەو کێشەیە ئەکا کە لە ئەساسە کێشەیەکە لە بینی ئازادیەک و لەگەڵ ئۆتۆرێتەیەک دەسەڵاتێک سیاقێکی کۆمەڵایەتی دیاریکراو بەس ئەو وەزیفەیە کە دەسەڵاتی سیاسی لای ئێمە بە هیچ شێوەیەک جێبەجێی نەکردووە لێرەوە ئەتوانم بڵێم ئەوەی کە ئەوترێت گوایە لە نووسینێکە یاخود لە ڕای ئازادی کەسێکە سوکایەتیکردن بە پیرۆزیێکی دیاریکراو هەیە جگە لە بەهانەیەک بۆ سەرکوتکردنی ئازادی بیرروڕا هیچ شتێکی تر نییە ئێمە بێم کۆمەلگایە فێر بکەین و وەزیفەی دەسەڵاتی سیاسیە لە ڕاستیە کام کۆمەلگایە فێر بکات تەحملی ڕای جیاواز بکات و تەسەووری خۆی لەبارەی سوکایەتی پێکردن لەبارەی بەزاندنی سنووری ئازادیەکان لە بنەڕەتەوە بگۆڕێت گۆڕانی بنەڕەتی بەسەرابێنێ جنام لە شێت هەر قسێک ئیکەم تۆ بە شێوەیەک لە شێوەکان وەکو پێشێلکردنی سنووری ئازادیەکانی تۆ یا پیرۆزیەکانی سنوورێک نییە لە نووسینە بەتایبەت لەسەر بابەتە دینیەکان پێتانوانی ئاین دەبێت ڕەچاوی هەندێشت بکرێن نووسەر هیچ سنوورێکەیە لە ئازادی نووسینە سنوورێکی هەیە بڕوای من ئازادی نابێت سنووری هەبێت لە نووسین نابێت سنووری هەبێت و طبعا کۆمەڵە کێشەی لاوەکیمان هەیە کە ئەم کێشە لاوەکیانە تەسەور ناکەم کە نووسری ڕاستەقینە داوەزێتە سەر ئەو ئاستا بەڵام حتا لەو ئاستانەشە لەو حاڵەتانەشە ئەو کاتە وەکوتم حسی اجتماعی خەڵک و دۆخە کۆمەڵایەتێکە خۆی سیاقە کۆمەڵایەتێکە خۆی جۆرێک لە بەرەنگاری بەڕێ ئەکات ئەی خاتە ڕێ سەرڕێ خات کە پێویستە دەسەڵاتی سیاسی ئیدارەی ئەم ململانەیە بات نەک ببێ بە تەرەفتیایە ئەو مەترسیانی کە لەسەر نووسین و نووسەر هەبووە لە هەرێمی کوردستان بەتایبەت بۆ نمونە لە عەبدولخالق معروفەوە دەست پێ بکەیت تاکو ئێستا هەتاکو ئێستا بەتایبەت نووسین لەسەر بابەتە ئاینەکان وەک خۆی ماوەتەوە هەمان مەترسی هەیە لە دۆخەکەدا بێگومان ئەتوانم بڵێم مەترسیەکان لە زیادبوونان لەبەرەوەی کە تەوژمی سەلەفی لە هەرێمی کوردستانە لە گەشەکردنێکی زۆر عەجیب و سەیر و سەمەرایە و ئەوەی کە جاران مامۆستایانی ئاینی یا ڕەنگە بڵێم هەندێک دامەزراوی ئاینی تەقلیدی نیان ئەتوانی دەری ببڕن بیڵێن بەرامبەر بە ئازادی بیرروڕا بەرامبەر بە نووسین بەرامبەر بە نووسەران ئێستا بە ئیسراحەتتر بۆ خۆیان بەڵام هەست ناکرێت سانسۆر کەمترە بۆ نمونە باشی ئاگاتان لەوەیە کە چی ئەکرێ بە نووسەرانیان بەڵێ تۆ ئەگەر وەکو نووسەرێک هەست ناکەی ینی سانسۆر کەمتر بوو بێتەوە تۆ وەکو نووسەرێک بتەوێت بابەتێک وڵاوکەیت کتێب وڵاوکەیتەوە ڕێگری هەیە لەوەی کە بڵاویکەیتەوە ئالەتی سانسۆر و فشار زۆرە بۆی ئەگەر ئێستا کتێبێک وڵاوکەیتەوە بۆ نمونە لەسەر بابەتێکی ئاینێگە بتەوێت توێژینەوەک یاخود بابەتێکی ڕخنە ئامێز بڵاوکەیتەوە بێگومان هەیە کێشاوەیە ئێمە لە دۆخێکە ئەژین کاکرێت زیاتر لە فەوزاوە نزیکە لە بێسەروبەرەیەوە نزیکە و بەڕاستی ئەم بێسەروبەرەیەیە کە ئەم دۆخەی دروست کردووە کێشەی گەورەی
ئازادی ڕادەربڕین و ئازادی نووسین لە وڵاتەیە وەکو هەموو ئازادیەکانی تربریتە لەوەی کە سنوورەکانی ڕاگەیاندراونین سنوورەکانی دیاریکراونین تۆکرێت بابەتێک و لە بوارێکە بە ئازادی بیرڕای خۆت دەرببڕی و بە سەرتاتێ پەڕێ و هیچ کەسێک قسە نەکە ئەکرێت لەسەر هەمان ئازادی هەمان بیرڕا لە سیاقێکی تررا لە وەختێکی تررا لە کاتێکی تررا ڕوبەڕووی مەرگ ببیتەوە کێش گەورەترین کێشەی نووسری ئەم وڵاتە بە بڕای من وە ئەوانەی کە خەڵکی ئازادی خوازی ئەم وڵاتە بریتێلەوەی کە سنوورەکان زۆر تەمومژاوین سنوورەکان نادیارن تۆ نازانی لەسەر چی کەی ئەگیرێیت ئەکوژرێیت قەدەغاکرێت ئەمە بۆ کێ ئەم جۆی دروست کردووە کە هیچ لە خۆت نازانی کە شتێک ئەنووسی نازانی دوای نووسینەکە چیت بەسەریە بێگومان ئەگەر زۆر سادەی بکەمەوە لە ڕاستیە بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەی ئێوە پەیوەندی بە سوئیسفادەکردن پەیوەندی بە خراپ بەکارهێنان پەیوەندی بە ئیستیغلالی ئەو شتەوە هەیە کە بەڕێستان باستا کرد بە ناوی پیرۆزیە ئاینی و پیرۆزیە نیشتیمانی و پیرۆزیە کۆمەڵایەتی و پیرۆزیە کەس تاکە کەسی و ئەو جۆرەشتانەوە باش لە هەموو دنیا کە لەسەر کەساتیەک ئەنووسی کەساتیەکی بەناوبانگ لەسەر نووسی لەوانەیە تا حدێک بە ئازادانە بنووسی و طبیعی بێت بەڵام لە هەرێمی کوردستان هەندێک کەس هەمنیان هەندێک شخص هەن دەستبردن بۆ ئەوانیان نووسین لەسەر ئەوان بەڤەیە بە هیچ شێوەیەک نابێت لەسەری بنووسین ڕەنگی مقدسمان هەیە ئێمە شخصی مقدسمان هەیە ئێمە کۆڵانی مقدسمان هەیە ئێمە بینای مقدسمان هەیە ئێمە ئەتوانم بڵێم حیواناتی مقدسمان هەیە هەندێک حیوانات هەیە تۆ نابێ قسەیان لەسەرکەی ئیکەواتە بۆ ئێمە باس لە ئازادی بکەن مەزەنە ئازادی نووسین ئەوەت پێ ئەڵێم یعنی کێشە گەورەکەوەیە کاتێک کە سنوورەکان دیاریکراو نەبوون ئێستا ئەگەر من بە ئاشکرا سنووری خۆم وێنە نەکێشا بوو لەگەڵ تۆیە من ناتوانم هیچ جۆرە جموجوڵێک بە ئاسوودەی و بەڕاستەقینە بکەم لەبەرەوەی کە لە هەموو لە حزەیەکی جوڵانەوە معڕزم بەوەی کەوا ڕوبەڕووی خۆڕەخکاری ڕوبەڕووی قەدەغەکاری ڕوبەڕووی سەرکوتکردن ببمەوە لەبەرەوەی سنوور لە وڵاتێکا کە سنوورەکان بە شێوەیەکی بەرتەسکتر لەوەی زۆر بەرتەسکتر لەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە دیاریکراون زۆر باشترە لەوەی کە ئێمە لەناو یەک مەتاهەیە ئەژین لە پەیوەندیا بە ئازادی بیرروڕا ئازادی ڕادەربڕین ئازادی نووسینەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە مەتاهەیەکی گەورەیە ئەژین لە سەرگەردانیەکی گەورەیە ئەژین ئەکرێت لەسەر بۆچوونێک کەسێک چەپڵەت بۆ لیا و کەسێکی دیکە بتکوژێ ئەکرێت لەسەر بابەتێک بۆکوتم بەبێ دەنگی بڕات و کەس قسەنەکە و بابەتێکی هەمان بابەت لە دەنگێکی تر لە شوێنێکی تر لە کەسێکی ترەوە ڕەنگە سەری بخوات لەم جەوە نووسەر دروست ئەبێت نووسری حەقیقی بڵێن ئەمە بەڕاستی نووسەرە و لە جیاتی استیفادە لە نووسینەکەی وەربگرن ئازادیەکەی ئاوا بەرتەسکردنی نووسەر دروستە بێت لە وڵاتێکی من کێشەی پێش ئەوە کێشەی گەورەم لەگەڵەوەیە کە ئەکرێ پرسیارەکە ئەوا لێ بکەین کە ئینسانی ڕاستەقینە ئینسانی ئازاد دروسە بێ لە ڕاستی خۆی دروستمانێک لە وڵاتێکی ئەوایە یاخودنا ڕاستی خۆی دروسە بێ ئێمە ئینسانێکمان هەیە کە پڕەتی لە ئیزدیواجیەت پڕەتی لە دوو گانەگی وەکو فارسەڵێن پڕەتی لە دوو فاقی باش نییە ناوەوەی شتێکە و دەرەوەی شتێکی ترەوە هەمیشە وەکو نمایشکارێک لەسەر شانۆ هەڵسو کەوتەکات لەناو خێزانەکەی خۆیەوە بیگرێتە ئاگاتە هەموو ئاست و نێوەندەکانی تر ئەمە نەبوونی ئازادی دروستی کردووە ئەو کاتی کە تۆ ناتوانانی وەکو خۆت بژیت ناچارەبی دەمام کێک فۆشی بڵێ لەگەڵم بارودۆخی کە تۆ باسیش کرد هەست ناکەی هێشتا هەندە نووسەرەی هەر بەردەوام لە نووسین و لەگەڵەوەش ڕەنگە ژماری و کتێبانی کە قەدەغە کراون لە هەرێمی کوردستان هەندەی پەنجەکانی دەست بن یاخود کەمتر بن بێگومان بەردەوامی و خەباتکردن لە پێناو جێخستنی ئازادیە مەسلەی ژیان و مەرگە بە نیسبەت نووسەرەوە تۆ ناتوانانی لەبەر ئەوەی کە دۆخەکە مەترسیدارە لەبەر ئەوەی کە وشیاری کۆمەڵایەتی و وشیاری ئاینی وشیاری سیاسی لە پشت ئازادی ئینسان و ئازادی نووسینەوە نیە دەست لە کاری نووسین هەڵبگری یانوانی دەینووسن ڕیسک بە ژیانی خۆیانەوە بێگومان ڕێسک بە ژیانی خۆیانەوە ئەکەن و ئێمە کەسمان نییە ڕێسکمان نەکردوێ من خۆم ڕوبەڕووی تیرۆر بوومەتەوە و ڕەنگە هەمووتان بزانن لەنەوەتونەیە من تەقەم لێکرا و ئێستاش پیشەیەک لە ملمایە
لەسەر نووسینێک لەسەر سیمینار و کۆڕ و چالاکی نووسین بێگومان باشە و ناوەندە ڕۆژبیرانی ترمان هەیە کە ڕوبەڕووی تەشکیلی زۆر ناشرین بوونەتەوە و دەبنەوە لەسەرەوەی کە بیرڕای خۆیان بە ئازادی دەربڕی ئەو ناوەندە ڕۆژمیرانی کە هەیە ساڵانە کۆنفرانسی جۆراجۆ ساز دەکرێت لە هەرێمی کوردستان تا چەند ینی کار کراوە بۆ ئەم بوارە ینی بۆ کاڵکردنەوەی ئەم کولتورە کاریگەری هەبووە؟ بێگومان کاریگەریەکەی بەو شێوە نیە لەبەرەوەی ئێمە پێویستمان بەوەیە کە کۆمەڵێک شت جێ بخەین گەورەترین کێشە لە ژیانی سیاسی ئێمەیە بە شێوەیەکی گشتی بریتە لەوەی کە هیچ شتێک جێ نەکەوتووە خۆمان دۆخەکە بینین ئێستا مەسەرەن بۆ نمونە قسە زۆر لەسەر دیموکراسیەکەین بەس چی جێکەوتووە دوای ئەزمموی زیاتر لە 20 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان لە پەیوەندیا بە دیموکراسیەوە لە پەیوەندیا بە ژیانی سیاسیەوە لە پەیوەندیا بە تەنانەت ئیدارە و ژیانی مەدەنیەوە بە شێوەیەکی گشتی ژیانی فەرمی هیچ شتێک لە وڵاتە جێ نەکەوتووە کاتێک ئەزانی یەکێکیت پێ دەڵێت کە هەرچی خەریکی بووین ئێمە درۆیەکی گەورە بوو ئەبێ لە سەرەتا و لە کابراوتی قولوەڵاوە دەست پێ بکەینەوە یەک پرسیارم هەیە کاتمان زۆر کەمان بەس ئەوەیە لەسەر نووسەری ژن لە وڵاتی ئێمە ئەگەر پیاو نەتوانێت بە ئازادانە بنووسێ چونکە تووشی زۆر حاڵەتە بێت ئەی ژن چۆن بتوانێت نووسینێک بە ئازادانە بنووسێت چۆن نووسەرێکی ژنمان هەبێت دروستی کەمسن بێگومان دۆخی ژن زۆر سەخت زۆر خراپتر لەبەرەوەی کە وەکوڵێن ئۆڵڕێدی ژن لە کۆمەلگای ئێمەیە بوونی و چالاکبوونی دەرکەوتنی سانسۆری لەسرە قەدەغی لەسەر ڕێگە پێدراو نییە من تەسەورەکەم تا ئێستا ژێمە دانپیانانی ڕاستەقینەمان نییە بەوەی کە ژن ئەکرێ نووسەر بێت ئەتوانێت بنووسێت و ئەکرێت ڕاگەاندن کار بێ ئەکرێت پۆست و بەرپرسیارەتی گشتی هەبێ تا ئێستا لەسەر شایستەیی ئافرەت و پێناسی ئێمە بۆ ژن لە دۆخێکی ئەوەندە خراپایە کە ڕەنگە بە ئاسانی باوەڕ بەوە نەکەین کە نووسەری ژنمان هەیە ئەسڵەن سپاس بۆ مامۆستا هاوژین مەلا ئەمین مامۆستا نووسەر و مامۆستای زانکۆ سپاس جاکی دیکە بەخێر بێت بۆ بەرنامەکەم